بەنای خوای گەورە و میهرەبان وەتان زانن ڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بەردەوامە لە بەدواداچوونەکانی لەسەر ڕاوادونانی تۆمەتباران و دەستگیرکردنیان و دانیان بە دادگا بۆ ئەوەی ڕێڕەوی یاساییان بەرامبەر بگیرێتەوە. دوا بە دوای ئاگادارکردنەوەی هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بەبوونی دزینی چەندین بوتڵە غاز و دزیکردن لە چەند مارکێتێک لە 11 ئازار و پیرڕەش و دۆسیی لێکۆڵینەوە بۆ ئەم ڕووداوە ڕێکخرا و دەست بە لێکۆڵینەوەیەکی ورد و چڕ کرا لە لێکۆڵینەوەکان دەرکەوت کەوا دوو تۆمەتبار هەڵساون بە ئەنجامدانی ئەم تاوانە. هێزەکانمان توانیان هەردوو تۆمەتبار بە ناوەکانی میم عین تەمەن 28 ساڵ، کاف با ئەلیف تەمەن 22 ساڵ دەستگیر بکەن. هەردوو تۆمەتبار دوای دەستگیرکردنیان دانیان بە تاوانەکانیان داناکە لە 6 تاوانی زیادە بە نزیکەی 50 بوتڵ غازی دزی بوو و لە 6 مارکێت تاوانی دزیان ئەنجامدا بوو. هەروەها چەندین تاوانی تریان لە باغ و مەزرعەکانی شەقڵاوە ئەنجامداوە. جێگەی ئاماژە پێکردن لە کاتی ئەنجامدانی تاوانەکانیان تابلۆی ئۆتۆمبیلەکانیان لە جۆری شۆفرلێت ئۆپترا یان ساختە دەکرد بۆ ئەوەی لە کاتی ئەنجامدانی تاوانەکان نەناسرێنەوە. پەراوی لێکۆڵینەوە ڕەوانەی بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی هەولێر کراوە و بەڕێزیان بڕیاری داوە بە پێی مادەی 443 لە یاسای سادانی عێراقی ئەو دوو تۆمەتبارە بند بکرێت. ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە ئەوەی کە دانیان بە تاوانەکان داناوە نزیکەی 50 بوتڵ غازە بە گژمەی زیاتر لە 6 میلیۆن دینار دەخەمڵێنرێت لەگەڵ زیکردن لە زیاتر لە 6 مارکێت لە سنووری ناحیەی کەس نەزان و پێڕەشووە هەروەها ئەو شوێنانە. دەمێ ئاماژە بە خاڵێکی تر بکەم ئەوانە دیارە داوای یاساییان لەسەر تۆمارکراوە لە قەزای شەقڵاوەش و دوای تاوابکردن و ڕێڕەوی یاسایی لە ناحیەی کەس نەزان ئەو دوو تۆمەتبارە هەردوو ڕەوانەی مرکزەکانی سنووری قەزای ناحیەی شەقڵاوە دەکرێنەوە بۆ ئەوەی ڕێڕەوی یاسایی بەرامبەریان بگیرێت بەر لەو شوێنشدا. بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ئەساوکە زیاتر لە 6 داوای یاساییان لەسەر تۆمارکراوە کەوا مارکێتەکانەوە زیاتر بە داپێدانانی خۆیان کە گرتە ڤیددیۆیی زۆرمان لایەنی ئەو تۆمەتبارانە کە پاش سەعات 3 شەو هەڵدەستان بە ئەنجامدانی ئەو تاوانە و لەگەڵ ئەنجامدانی تاوانەکانیش تابلو وەکو ئاماژە پێکرد تابلۆی ئۆتۆمبیلەکانی خۆیان دەگۆڕی واتە ژمارەکانیان کەم و زیاد دەکرد بۆ ئەوەی کە نەناسرێنەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هێزەکانمان توانیان بیان ناسنەوە و دەستگیریان بکەن و ئێستاوکە دەرگای بنکەکانی پۆلیس نووسنگەکانی نێشتاوان کراوەتەوە هەر کەسێک داوای یاسایی لەسەر ئەو کەسانە هەیە دەتوانین داوای یاسایی تۆمار بکات و ڕێڕەوی یاسایی بەرامبەریان بگیرێتەوە. بەڵێ ئەو ئۆتۆمبیلێکەوە تاوانەکەیان پێ ئەنجام داوە ئەوە دەستی بەسەر داگیراوە و چەندین بوتڵ غازی تر کە لە شوێنی حەوانەوەیان دەستی بەسەر داگیراوە. زۆر سوپاس.